قسە باسەکەم لە سەر یەکێک لە فیلمە کوردیەکان کە ماوەیەکە قسە و باسی زۆرێک لە میدیاکانی جیهانەوە بە تایبەتیش قسەکردن لە بەشداریکردنیان لە فستیڤالە جیهانیەکانەوە بەهۆی بەربڵای فستیڤالەکانەوە ئەو فستیڤالە گەورانی کە لە جیهاندا سازەکرێەوە فیلمانی کورد بە تایبەتیش فیلمی ئەزموون کە تیایدا بەشداری کردووە هەتا ئێستا خەڵاتی باشی بەدەستهێناوە و لە نوێترین بەشداریکردنیشا لە یەکێک لە فستیڤالە جیهانەکان بە ناوی تیرانا کە یەکێکە لەو فستیڤاڵانی لە وڵاتی ئەلبانیا سازەکرێت لەوێ بەشداری کردووە و خەڵاتی باشترین سیناریۆی فستیڤالەکەی بەدەستهێناوە مای خۆشحاڵیەکە و فیلمە کوردیانە بەشداریەکەن لە فستیڤالەکانەوە بتوانن خەڵاتی باش بەدەست بێنن ئەمەش جارێکی تر پاڵپشتێکی تری گەورەیە لە بەرەو پێشچوونی ئاست و مۆرکی سینەمای کوردی و هەروها پیشەسازی فیلمی کوردی جارێکی تر بەرەو پێشەوە بڕات فیلمی دە ئێگزام یاخود فیلمی ئەزموون ئەم فیلمە لە ماوەی بەرهەمهێنانی تا و لە دوای تەواوبوونی کاری فیلمەکەەوە بەشداریکردنی لە فستیڤالەکانە هەتا ئێستا چجای لە وڵاتانی خۆرئاوا بێ یاخود لە ئاسیا یاخود لە فستیڤالە گەورەکانی تریشا بێ بەشداری کردووە و هەتا ئێستا زۆرێک لە خەڵاتە جیهانیەکانی بەدەستهێناوە. فیلمی سینەمایی ئەزموون لە دەرهێنانی سینەماکاری کورد شەوکەت ئەمین کورشی خەڵاتی باشترین سیناریۆی بەشی پێشبڕکێی سەرەکی 19مین خۆلی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی تیرانا لە وڵاتی ئەلبانیای بەدەستهێنا. فیلمی سینەمایی ئەزموون چوارەمین فیلمی بڵندی سینەماکاری کورد شەوکەت ئەمین کورشیە لە بەرهەمهێنانی مەمەد ئەکتاشە بەرەمی هاوبەشی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەڵمانیا و قەتەر لە دووەمین بەشداری نێودەوڵەتی خۆیدا لە بەشی پێشبڕکێی سەرەکی 19مین خۆلی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی تیرانا لە وڵاتی ئەلبانیا نمایشکراو لەلایەن بینەرانەوە پێشوازیی بێوێنەی لێکراو ئەندامانی لیژنەی دادوەرانی ئەم ڕووداوە گرنگە سینەمایی باوەڕپێکراوی ئەکادیمیای ئۆسکار خەڵاتی باشترین سیناریۆی ئەم بەشیان پێشکەش بە شەوکەت ئەمین کورچی و محەممەد ڕەزا گەوهەری نووسەرانی سیناریۆی ئەم فیلمە کوردیە کرد 19مین خۆلی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی تیرانا بە دروشمی جیاواز بیر بکەنەوە و یەکسان سیر بکەن لە چەندین بەشی پێشبڕکێ لەوانە بەشی فیلمە بڵندەکان و بەشی فیلمە یەکەمە بڵندیەکان.